گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم لەبارەی دیارنەمانی داهات لە دەواازە سنووریەکانی سنووری دەسەڵاتی یەکێتی. ئایا بەڕاستی ئەم داهاتە دیار نامێنێت؟ بەڕێز سەنگەر هەورامی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەڵەبجە میوانی ئەمەیە. کاک سەنگەر زۆر بەخێربێی. ئێوە کاندیدن بڕیارەکە بچنە پەرلەمانی کوردستانە بێ ئاگاتان لە سنووری سلێمانی و هەڵەبجە بێت. داهاتی دەواازە سنووریەکانی سلێمانی ئاشکرایە چەندە؟ زۆر سپاس ئەم کاتەی جەنابەت سنوورخان و ئەم کاتەی جەنابەت و بینەرانی کوردستان 24 باش. پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابێ بەمەوە ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم بۆ ئەوەی خەڵکی کوردستان بەرچاوی ڕوون بێ. ئێمە واز لە باجارێ واز لە مەرزەکان بێنین لەسەر مەنەسەی بانگەشەی ئینتیخابات کە پرۆسەیەکی مەدەنیە ئەو جۆرە ئەدەبیات و ئەو جۆرە ئەخلاقە دەنوێنرێت کە ئەینوێنن. باشە ئەبێت لەو مەرزانەدا کە هیچ کامێرەیەکی تیانە کە لە بەرچاوی خەڵک نییە دەبێت چ بگوزەرێ. سنوورخان من هەوەنتە قسە ناکەین، ئەمانە هەموو بەڵگە و داتا و راپۆرتن کە لە لامانن. طبعا داهاتی گومرگەکان لە 1970 لە سنووری هەولێر و دهۆکا کۆ ئەکرێتەوە، تەنها لە 1922 لە سلێمانی کۆ دەکرێتەوە. لە هەمان کاتە لە سلێمانی 9 دانە دەواازەمان هەیە کە هاتوچۆی بازرگانی تێدایە، لە هەولێر و دهۆک تەنها 2 دانەمان هەیە. سەرەڕای ئەمەش سەیری سلێمانی و هەولێر و دهۆک بکەن. ئەو جوڵە بازرگانیە ئەو هاتوچۆ بازرگانی ئەو هێڵە گەرمەی بازرگانی کە لە سنووری سلێمانی هەیە لە هەولێر و دهۆک نییە. لە بەرامبەر ئەوەشە ئەمە تەنها مەسەلەی مەرزەکان نیە، ئەمەوێ هەندێک شتت پێ بڵێن بۆ دوایی دێمە سەر ئەوەی کە ئەم پارە چی لێ دێ. لە هەمان کاتا تەنانەت 1 دینار ڕسومات و باج و ئەوەی کە لەم محافەزەدا لە زۆنی سەوزایان ناگەڕێتەوە قاسەی حکوومەت. سنوورخان ئەم مەرزانەی کە ئەکەونە سنووری پارێزگای سلێمانی و لە ژێر دەسەڵاتی زۆنی سەوز و یەکێتی نیشتیمانی کوردستاندان تەنها بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری ئێنن، هەر بۆ معلوماتی ئێوە و هاوڵاتیانی سنوورەکان و دەواازەکان حیزبی بەرژەوەندی حزبی. سنوورخان من چاوم لە راپۆرتەکەی ئێوە بوو، پیاوێکی پیری 90 ساڵە ئەڵێ لە ژێرە و لۆحەیە بە گەرمای هاوین و بە سەرمای زستان من لێرەدا بەقەدن کە تەزبیحەکەم سوودمەند نەبووم لەم داهاتە. من لێرەوە بە یەکێتی و بە دەسەڵاتدارەکانیان ئەڵێم تەنها جادەکەی خۆیان چاک بکەن بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی پارەکەی پێ بگوازنەوە. ئۆباڵی ملەکەوە و ڕێگەی دۆڵەسوور و ئەوانە بە ئۆباڵەکەی لە ئەستۆی کێدایە کە ڕۆژانە هاوڵاتیان و خەڵک لەوێوە کە بۆ نەخۆشی سەردانی ئێرانەکەن ڕۆژانە حادیسەی تێدا ڕوودەدا. سنوورخان با من عەرزی جەناب بکەم وەکو ئاماژەمان پێدا و لە راپۆرتەکەی جەنابیشت لە لای خۆتەوە ئاماژەی پێدرا مەرزی باشماخ و مەرزەکانی تریش هێڵێکی گەرمی بازرگانی هەرێمی کوردستان و جمهوری ئیسلامی ئێرانن. هەر بۆ ئاگاداری جەنابەت تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی پێکهێنابوو بۆ ئەوەی لە هەولێرەوە بێن لێرە لە ژێر چەتر و هاوبەشی هێزێکی دیاری کوردستانی ئەو هێزە سەرپەرشتی مەرزەکان بکە. ڕەزامەند نەبوون و ڕازی نەبوون. لەبەر ئەوەیە چۆن کێ ڕەزامەند نەبوو بۆ مەرزەکان دەسەڵاتی ئێرە ئەسڵەن سنوورخان با من شتێکەیە پێ بڵێم من معلوماتی دقیق و وردم لەلایە. مەسەلەکە ئەوە نییە هەر لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانایە، تەنانەت لە ناو یەکێتیشا هەندێک هەر بۆیان نییە سەردانی مەرزەکە بکەن، تەنانەت بۆشیان نییە لەوێوە سەردانی جمهوری ئیسلامی ئێران بکەن. یعنی بە جۆرێک قۆرەخراوە تەنها مەکتەبی دارایی یەکێتی کە لە لای سەرۆکەکەیانە لەوێوە ئیدارە ئەکرێت داهاتی 1 دیناری ئەو مەرزانە بۆ هیچ پرۆژەیەک بۆ هیچ خزمەتگوزاریەکی ئەم دەڤەرە بەکار نایە. بۆ ئاگاداریتان هەر لێرەشەوە هەندێک ڕقم و ئەرقام هەیە ئەمەوێ بۆ جەنابتی ڕوونکەمەوە. سنوورخان
ئێمە کاتێکە لە هەولێر و دهۆک ئەو پرۆژانە ئەو ئاوەدانی کە هەیە لە ژێرسایی سەری کاک مەسروور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ خەڵکی کوردستان لەمە تێبگا پرۆژەی وەبەرهێنان و پرۆژەی پەرەپێدانمان هەیە ئەم پرۆژانە کە دەکرێن حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوەندەوە نایانکە بەڵکو لە کۆکردنەوەی داهاتی ناوخۆوە ئەم پرۆژانە ئەنجام ئەدرێن بۆ نمونە لە کاتێک کە پرۆژەیەک تەرخان ئەکرێتەوە بۆ سلێمانی ڕاستە بودجەیەکی لە حکوومەت بۆ دەستنیشان ئەکرێ بەڵام دەبێ لە پرۆژەی پەرەپێدان و پرۆژەی وەبەرهێنانی محافەزەکەدا ئیدارەی پرۆژەکان بدەن هەتا وەکو ئێستا 1 دیناری مەرزەکانی ئەو نۆمەرزەی کە لە سنووری دەسەڵاتی یەکێتین باج و ڕسومات 1 دیناری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەگەڕاوەتەوە هەر هەمووی لە لای خۆیانە چی لێ دێت ینی چی پێکراوە بۆ سلێمانی ئەی سنوور خان باوانم پێم وتی لەسەر مەنەسەی بانگەشەی ئینتیخابی ئەمە ئەدەبیات و ئەخلاقی سیاسیانە دەبێت لە ئاست پارەدا چۆن چۆکدانەدەن دەبێ خەڵکی هەرێمی کوردستان دەبێ کوردستانیانی ئازیز لێرەوە لەوە تێبگەن ئیتر بەسەکەی یەکگرتووی بکەن و ڕۆژی 20 مانگ بیکەنە تۆڵە و تۆڵەسەندنەوەی ئەم لایەنانە کە ئۆباڵی ژیانی ئەم دەڤەرە لە ئەستۆ یەکێتی نیشتیمانی کوردستاندایە هەندێک داتا و ئامار هەیە من ئەمەوێ بە جەنابتی بڵێم هەنیشتی تر هەیە من ئەمەوێ لەگەڵ جەنابەت باسی بکەم کاک سەنگەر ینی ئەگەر داهاتەکەی دیار نییە ئەگەر زۆر قۆرخ کراوە کەواتە مەترسی زۆرە کە مادەی قاچاق باری قاچاق لەو دەواازانەوە بێتەنە و سنووری هەرێمی کوردستانەوە ئێوە ئاگاداری ئەوە هەن باری قاچاق هەیە وەڵی سنوور خان نەپێویست بە دوواداچوونەکە نەپێویست بە قسەئەکە بەس بە خیتابی سەرۆکەکەیان دیارە کە چ جۆرە مادەیەکی نازدار دێتە ناو ئەم شارە لەو ڕێگاوە بە قاچاقی بەڵێ دێت بەڵێ هیچ سانسۆرێک لەسەر هیچ قاچاقچێکی خۆیان نییە با بێمەوە سەر مەوزوعەکەی خۆم سنوور خان لە شەژمانگی ڕابردووە 47 ملیۆن دۆلار بۆ نمونە ئەگەر داهاتی مەرزەکان بوو بێت ئەگەر ئەمە بە نمونە وەری ئەگرین 2 ملیۆن دۆلاری لە نۆ دەواازەکەی سنووری سلێمانیدا بووە باشە 46 ملیۆنی لە تەنها دوو دەواازەی هەولێر و دهۆکا بووە ئەمە لە یەکە تا کۆکردنەوەی باج بۆ نمونە ئەوەی کە ئاڵێن کۆکردنەوەی باج لە هەولێر و دهۆک 168 ئەگەڕێتەوە خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئەوەی کە ئەگەڕێتەوە خەزیێنەی حکوومەت نا ئەم 124ش کە ئەڵێم لە سلێمانیە ناگەڕێتەوە بۆ خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆ ئیدارەی لۆکاڵی و محافەزەی سلێمانی باشە کە ئەمانە بۆ خۆیان ئەو داهاتن کە دەبێ پرۆژە و خزمەتگوزاری بۆ محافەزەکان تەرتیب بکات و لەسەر ئەم پارەیە پرۆژەکان ئیدامە پێ بدەن زۆر سپاس دەکەم بەڕێز سەنگەر هەورامی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەڵەبجە سپاس بۆ تۆ